ئەی وەختە و گشت وەختیدان وەخێر بینەروی سەرانی کەناڵی ئشراقی عەزیز هاتیمنەوە خزمەتدان وەل هەڵقەیەکی تازە لە بەرنامەجە خۆشەکەدان بەرنامەجی نووشیگیاندان هەروەها کە کشروژ جمعە تیمنە خزمەتدان وەل خواردنێکی تازە و جیاواز ئینشاءڵڵا دڵدان بوود طبعا زیاتر خواردنەکان لێ ئەن مەجال دیری من کش هەفتەیە یەکجار تەسویرکەی من ئەنۆ ئیوە داواکاریەکاندان هەڵبژێری من یەک خواردن لە خواردنەکاندان هەڵبژێری من درستی کەیم نەرادان طبعا ئەمڕۆ هاتیسە خزمەتدان وەل خواردنی خۆش و تامدار و ئەی جارە چیم نەبان سەقافەتی خواردنی فلستینی یاخود شام و عام ئەمڕۆ منسف مسەخن فلستینی دیری من وەل ئینشاءڵڵا لە کۆتایە یەک دۆی خۆشەرادان تەقدیم کەی من و هیوادارم ئینشاءڵڵا دڵدان بوو ئیضافەتەن ئەرا برنج ڕوبە هەنار برنج ڕوبە هەنار مكوناتي فرة بسيطة مجرد كمي هي التواد والربى هنار دارتشين وأي تفاصيله إضافة نرى مسخن حزب بياز وترشر سماقة إسا وردة دس كيمنا في لورتشاودان دروسي كيمن يكم جار منجلي قوراي توايمن دمي دايما بنرى عزيزة كان من هي ودارم إن شاء الله خواردنا بيشوغان من إن شاء الله ودل دان بود ئیسا کەمی وەحاڵ زەیت نەباتی وەکارتێرم دوای ئەوە کە زەیت نەباتێکەوە کار هاوردم چاوەڕێکم کەمی وەحاڵ گەرمە بوود دوای ئەوە ڕانەکان یەک کەیمنە ناو منجەڵەکەمان تا خۆت ڕوویک بووت طبعا ئەیلا من تقریبا 5 دەنگران وەکار هاوردم ئەرا ئەی تەبخە چاوەڕێکەم ڕووینەگەی فڕبێت جوان ئەلێوە وەی شیوازە نێتوان ئەیسا زۆر شتەوە لێو بچێت طبعا یەکیگە لە خواردنە مزر و خۆشەکانە مسەخن فلستینی هیوادارم ئینشاءڵڵا تاقی بکەنەوە و ثقافة أي خواردنا ودلدان بود خواردن خوشيقة خواردن تامداريقة مكوناتي فرة بسيطة طبعا شاوري كيمن تاكو يكري بود طبعا أي خواردنا وكوت مفيدان حزوة بيازة مجموعي بيازي جوان راي لت كيمن فشاوري كيمن كمي تاعوا كمي ريبوت إيسا دس كيمنا بياز خاص كردن جوان پیازەکەمان کشتی توای من جولیان بود يعني نصف هلالي ياخذ مكعباتيش مشكلة نییە هیچ مشكلة دار نەوت سێش مامرەکە جوان خەریکە تغيير ڕەنگی کرد ئێمە چەکەی من بەس وەحاڵ پیازەکەمان باكو من دوای چی من تقلیبیک سریعیک دایمنا مامرەکە مان دوای ئەوە پیازەکەی إضافەکەی من والباقي مكونات طبعا أمره احتياج فرن كيمن فرني شتواي من والتوزينان تورتيلا طبعا نان تورتيلا من وكار هاوردم لينزيوش كوناود يوتينن ونان مال بكني هم مشكلة مع ناود بس من تفضيل نان تورتيلا كردم لأن وشكو ناود إسا تا إما فيازا كمان باكو كردي من دوايوا نظريك دينا مامرقمان تابزانين مامرقان فرمايا يا تشيشر طبعا تخلص كامل بيازا تا جوان
بینەرە ئەزیزەکانمانی سەرچێنەوە ئەرا وەزع خەزانەکەمان بزانین. طبعا وحاڵ بەکەمی شغلی شکل مامرەکەمان تغییر بود ئیسا يعني كرانكم رصي أي تغيير إيسا دي دس كما في إلمي أو لاقيت لي شيء حاضر بود دوای ئەوە پیازەکە کەمە ناوین ئێستا سێم پیازەکە جوان ئاوهایی بڕم یەکی لە شێواز تەقطیعکردن هەرچی سەوزە سیاهین هەمان پیاز کل چەقو کرد مەقەیت بوون ئەگەر لێوە وەکاری بارن شخۆت خەدە ناو هینەکەدان ئەگەر لێوە کاری بارن نە شخۆت ناکەدە ناو تەختەکەدان و تەختەکەدان ئەمری زیاتر بود وەکوتمە پیدان ئەی خواردنە حەزوە پیازە وەختی وتمە پیدان عادەی کەم لە باندان ئەگەر لێوا بکەی من ئەگەر ملاحەظەکەی من چون هینەکەمان شخۆت کە فدەناوی تەختەکەمان فەئیمە محاولەکەی من وەی طریقە بڕیمنی تا شخت و چش نەکەردە ناو تەختەکەمان و زیاتر مسەیتر بوویم نەبان یان خود ئەمر هینەکەمان زیاکەی من عجایب دانێت لە کەمی پیازەکە لیان ئەی خواردنە خۆی حەزوە پیازە باێتە فرە پیازە ناوی بود ئیسا بینەرە ئەزیزەکانمان تێمنە و نەڤڕێک بێونەبان مامرەکەمان یەک قەڵبیەوەکەی من دووبارە قەڵبیکەی من وەک سەرەتا کە چون قەڵبی کردی من ئیسا تێ من وردە ئیضافەی پیازەکەی من طبعا دوای ئەوە کە ئیضافەی پیازەکەی من ئاو قەدوەکەر نایەری من لێن خۆمان پیازەکەمان ئاو هاناوی فإما ئەگەر ملاحەظە بکەن ئیسا کش مامرەکە تەختەیە کردم و پیاز ئەگەر کامێرەکە بۆ دێرامان پشتی تەختەیە کردم و پیاز ئیسا چەکەم ئیسا تێم چشتەکان ئێضافەکەم چشتەکان و کۆری کە تواستمەی حەوت بەهار یەک کەوچک وەل کەمی کەمون تا نجاتم بود لە انتیفاخ إضافة أرى دوسية دنك قرفة أخذ دارسين وال دوسية دنك هيل وال أي هنيش إضافي خوما مزري وكت هلوجا أيات تقريبا ياخذ جماعة خانقين وفي إشين طرشانة إيش إضافة كي من واليوم ويليمني وأسرعة خوي كمي بس وحال غير موجود أو بهاراتني جاتي من مكون أساسي إضافة كيمن والخيو بيبرش بس كي لدواي أي فاصلة جاري تشاوري ما ممكن بینەرە ئەزیزەکانمان هاتیونەوە خزمەتدان لە دوای ئەی فاصلە ئیسا طبعا دوای ئیضافەیکردنی پیازەکە وەل مەوادەکە ئیسا تێم نەبان سڕ مەهنەگەی کە ترش سماقە ترش سماق کەی نەبانی و کەمی هیلی منەوە ئەرا جوانکاری ئەخیر طبعا خۆم حەزکەم کەمی ڕوبە هەنار وەحاڵیش بکەمەبانی حەزکەم کەمی إضافي مهم دەدەپی ئەمجا ئیسا چەکەم
ئێستا تەسووری کەمەرادان چوین ترشە سماقەگەیش هاتە بان مامرەگە ئەگەر ملاحەظەکەن بزانن بەلێ لاچەکەم ئیسا پێکەڵی کەم کشتی ئەی ڕەنگ جوانە دەدە پیمان و ئەگەر مستەورەکەمان بۆ دەی حەزکەم بدوێننەی بزانن ئەی ڕەنگە بایتە بڕستین ئەی ڕەنگە ئەمجا ئیضافە ئەرە ئەیە ئەساسیەکانمان خێ و بیبەر ڕەشیش کەیم نەناوی ئێستا پیازەکە تقریبان کشت هینەکەی فڕدەت کشت ئاوەگەی فڕدەد و دی وردە وردە دەستکەیمنە دروستکردنی برنجەکە چوان ڕانەگان کشتی تەختەیەکەمەوە پیازەکە و ئیلمەی وەسراحەت خۆی حاضر بود تقريبا مسخن فلسطيني كمان تقريبا رسيا مرحلة ما قبل النهاية مرحلة ما من إن شاء الله أويش فرنجس وردة فرنجيش وليو نعنقة دروس كيمن والبياز وترتيباتها أنجا كيمنينا وفرن يسبر عزيزة كانم يك مراجعة بسيطة دم في دان لبان مسخن فلسطيني مسخنيقا يكيقا لو خواردنا فلسطينيقانا كتراث فلسطين معروفة إما حسكي من دائما تراث خواردن ولاتقاني يكي كرادان دروس كيمن بيازا والمامرة والترشة السماق هي مكون أساسية نانيش طبعا طبقات نان دان اليدو موادقان كريد باني جال شدا فرن تقديم كريد هي بالنسبة ترى مسخن فلسطينيقا من دو مكونات لخوم و سي مكون كرد مناوي يكي جان كمون بي يكي جان او سبع بهار بي والهلوجة مجا اضافة رأوة ايوه تيانن كتشتي بكنا هيش مشكلة دان نود بس اي كفايته خيو بيبرشيش بكنا ناوي فرق كفايته يست ايسا اگر ملاحظة كيمن بيازا قدس كردان او فرداين دي كما او خوي فردت إيسا من برنجي ربهنار ارادان دروس كيمن برنجي ربهنار هيج ناتوات مجرد ربهنار برنج بس هو زيت حزناكم زيت دروسي بكم لأن زيتاقا ربهنارقا سوزند فحز كردم اي جارة وزبدة ارادان دروسي بكم طبعا ايلا برنج ربهنار شاوريكي من تاكمي بتاعيدو يكي قال لا برنج كرديغاني خومان كا وربهنار دروس كريت وان شاء الله محاولة بكن ربهنار قدان اصلي بود كابرسن او تامك من باسي كمرادان يكي قال تراث خواردنا كرديغاني خومانا برنج ربهنار برنج تمر هندي ديري من برنج دورشاوي توش ديري من انا كشتي ان شاء الله رادان دروسي كيمن ومرور وقت طبعا قبل ما ربهنا رقا كمناي سيدنق هيل والكمي دارتشين بس ارانكها نيتوام كمي زيادة بكناوي إضافة إلى ربهنا رقا بس إساء ربهنا رقا ناكا من الناوي جاري شاوري كام كشتي بتاوي دو ويكو سدي دواي أوا كشاوري مانكرت وردة بتاعده وبا زيتا قدام فرقرم نود ياخذ زبدة فرقرم نود أرى بسبب أنه ربهنا رقمان سوزيت يا رشود ويمش حزناك ليمن برسيمنا أو مرحلة فيسة شاوري كيمن زبدة قمان بس وحال بتاعده أو يك نظريك بسيطة كريم نبان مسخنة جمان إيسا مسخنة كمان تقريبا خريكة أو خوي فردت فتشكي من إيسا
ڕۆبە هەنارەکە کەیمنەوە ناو زبدەگەمان هیچ نیشاندان دەمەی ڕەنگی چۆپی هات باەتە بڕسمە ئەی ڕەنگە بزانن چاوەڕی کەم و حاڵ کەمی ڕەنگەگەی تەغیر بوود ئەمجا دوای ئەوە کەمی وەحاڵ ئاو کەمەنایی جاری فرێنا کەمەنایی بەس مجرد هەرە تێکەڵکردن تاکو برنجەکە تێکەڵ بکەمە ڕۆبە هەنارەکە دوای ئەوە ئاوەگە کیفایەت کەمەبان ئەو برنجە جوان پشتی تێکەڵکەم تا برنجەکە ئەی ڕەنگەوە پیتێت بزانن ئەی ڕەنگە فرە جوانە هەرا من ئیسەتیم طبعا خوێش کەمەناوی بەس فرەنا کەمەناوی یان خۆی مزرە ئیسەتیم دی وردە وردە ئاوەگە کەمەناوی ئەویش ئاوەگەمان کردینە ناو بەرنجە ڕۆبە هەنارەکەمان و چاوەڕێکەی من حازر بوود لەبان ئاگرێکی کەس ویلیم نەیوە سراحەت خۆی حازر بوود ئیسەتێ من چەویک دەیمنە مامرەکەمان ڕستیمە سێ ڕەنگە من خۆمەی ڕەنگەتوەم بزان ئەی ڕەنگە کیفایەتەرا من بزانن مامرەکەم چ ڕەنگێک جوانێک دیرت ئەی ڕەنگە دەرەجەیەکەنم بینەرە ئەزیزەکانمان دوای ئەوە کە برنجە ڕۆبە هەنارەکەمان دروست کرد ئیضافەرە مسەخەن فلستینێکەیش دروست کردی من مراجعەی فرێسەری ئەدەمە پیدانەبان و کەویناتی مکەون من مسەخەنەکە مامر بی پیاز بی ترشە سماق سبع أبهار والكمون وكمي دارتشين وحل إضافة أرى هلوجاقا وطبعا برنج ربە هەنارەکەیش ئاسان بی هەر وەکۆوە لە بەرچاودان بی برنج و ڕبە هەنار و توزی دارچین و هێل و ئاو وەل برنجەکە خۆی ڕبە هەنار طبعا ئیسەیەش چیمنە فاصلێک بەسیتێک تێمنەوە خزمەتدان جاری چاوەڕێمان بوون بینەرە ئەزیزەکانمان هاتیمنەوە خزمەتدان دوای ئەوە کە ماوەدەگان ئیضافە کردیم هیچ شتێم نەوە سراحەت خۆی حازر بوود ئێستا تێ من مەرحەلەی فڕنەکەەوە کار تێری من طبعا مامرەکەمان ئەگەر ملاحەظە بکەن ڕەسێ ئەی مەرحەلە کە دی مامرەکەم تقریبا حازرە کەمیش هیرمە و قووەتێک لە نایە بوو طبعا پیازەکە لە لیلاوەم جوان وەجیا کەمەی ئەیلا تاکو بڵام وەسراحەت ئەلێوە مامرەکەم لاوەم دوای ئەوە ئیسا مەرحەلەی طبعا پیازەکە بێسە سۆسێکی فرە خۆش دیارە ئیسا چەکەی من ئێستا تێ من سینی فڕنەکەمان تێری من جوان وەکو ئەوەی کە وتمە پیدان دوم تقریبا محاولەکەی من هەرچەنی بەش بکەت پیازەکەمان ئەوەنە کەیمنە بان یەکەم طبقە ئەلێوا جوان حاولەکەم با فرێشنەوە تا دوو سێ طبقە وەپی دروست بکەی من
ئێستا من یەک تەبەقەی تر نان دانەی من و یەک تەبەقەی تر پیاز و تەرکیباتەکان ئینجا ئێستا من یەک تەبەقەی تر پیاز دانەی من و ئەخیر تەبەقە دی ئەی دارچینەیش خلاص لاون دینێ توانین تام خۆی گرت جوان ئەلێوە ئەلێوە جوان تێکەڵی کەی من ئەمجا تێمنیسە ڕانەکانمان ئەو شێوازێک جوان دانەی من ئەلێوە ئەلێوە جوان ئەلێوە جوان ئیسا بینە ئەزیزەکانمان کە ڕسیمێ مەرحەلە یەکسەردی خەمەی فڕن بان و خوار داگرسیمنە جوان خەمنەی فڕن و هیلیمنەی دی وەسراحەت خۆی تقریبا 20 دقە یاخود بەس قرمزەوە بوود دوای ئەوە دی لاوێمنی سێری کارمانەوە بالیلا بوود بینێرە ئەزیزەکانمان مراجعی فرەسەری ئەگەرەدان کەم بنسبەتە لەم سەخن فلستینیەکە مسەخن فلستینیەکە هیچ نەتواست شتەکانی فرە بەسیط بی پیاز و ترشە سماق و ئەی ترتیباتە ئێستا تێمن نەدڕەیەک بینەوان برنجەکەمانیش تقریبا فرەی نەمایە برنجەکەیشمانی لی من طبعا خۆی برنجۆلیە و ناخۆریێت بەس ئیمە حەز کردی من خۆدان زانن عێراقی بسوورە عامە حەزکەدە برنج ئێستا تێ من وردە یانە بخەیم نەیدا وردە بایەمەکەمان سوورەوە بکەی من ئەرە هینەکەی جوانە ئەرە کەمی وەحاڵ زەیت فرنێکیم نەناوی وەحاڵ بەس ئەرە ئین بایەمیش دیری من ئەرە جوانکاری جوانە بایم یعنی من نصیحەت وە پیکەم طبعا برنجەکەیش تقریبا فری نەمایە ئیضافە ئەرە بایەمەکە ئینشاءڵڵا چاوەڕی کەم بەس وەحاڵ کەمی ئەوە حازر بوود ئەیش کەمی کتوات لەناو فڕن بمینێت تا حازر بوود دوای ئەوە وردە دەستکەیمنە تەقدیمکردنەکەیشی هیچی ناتوات مجرد چشت بەسیتی ئەرایکەی من باباری منەی بزانی من سنەوە بەرتوێنن و لێو تەقدیم بکەن بایەمە لێو تەقدیم بکەن دی ئەو چشتەی لە لای خۆدان مینت خۆدان زانن چۆ لێو تەقدیم بکەن ئێستا چاوەڕێکەی من بەس وەحاڵ بایەمەکە تەغییر ڕەنگ خۆی بکرد دی دوای ئەوە تەبەقەکەمان جاهەز بوو درا تەقدیمکردن ئینشاءڵڵا هیوادارم وەدڵدان بوود خۆی یەک چشتوات مسەخەن باەتە ترش سماق ئەسڵیوە کاربارن ئیمەش یعنی مەحاولە کردی من ترش سماق ئەسڵی باری من لە خوداوەزیای هاوردیم نەی یان ترشە سماقە عادێگان تقریبا 3 ڕبعی ڕەنگ هاناوی یاخود کەپەک هاناوی یاخود لیمەندوزی هاناوی وەپی نەسیحەت ناکەم ئێمە محاولەکەی من چشت ئەسڵی وە کارباری من هەرە خۆمان خاسە بایەمەگەیش ئەی مەرحەلەی کیفایەتە بەس مجرد ڕەنگی بگۆڕت
اگر بدونن بايمجا اي مرحلة فرا كفايته دي خلاص هالي قريمن و خيمني لاوا تاد آخر بكيمن والمسخن فلسطيني إيستي من تشويك ديمنا برنجة جمانش تقريبا فرينا معايا طبعا مرو خواردنا جمان فرقي هين هناوي تام مزري و ترشي و اتش تي لخوشا دارچینیەکان لاوای مندی کارمان و پینێ مینێت تقریبا برنجەکەیشمان وەرە و حازر بوون چێت جوان ئەیدێمنەی برنجەکە ئیسراحەت بکات و وردە دوای ئەوە کە هینی گەرەدان دروستکەی من تەختەکەمان قەڵۆکەی من تا بوون پیاز نەگرت بینێرە عزیزەکانمان قبل ما تقديم منسف مسخن فلسطيني گەرەدان بکەی من وقبل ما برنجەکەیش حاضر بود إن شاء الله هەوڵم یەک ماستاو خۆشی یاخود یەک دۆ خۆشی گەرەدان حاضر بکەم و مكونات فرە بسيط بس كي لدوای ئەی فاصل بیچگە جاری چاوەڕیمان بوو بینەرە عەزیزەکانمان هاتیمەوە خزمەتدان لە دوای فاصلە بیچگە کە وعد ئەوە پیدان دابیم ماستای خۆشی گەرەدان دروست بکەم و لەیمون و نعناع طبعا ليلى غلافيك فرە بیچک لە لەیمونەکە توام نیەتوام بڕستە بن تاکو نەکەی لەیمونەکە لەلی بووم ئەیە کیفایەتە يعني تقريبا يك ليمون كفايته ساقر ملاحظة كان جوان بس غلاف خارجي بيمن إيسادي أيوة كار معنا يدي تشرمية جوان أي تشرمية لاويمن تاكو استفادة للينية كيمن هي هرو كاملي طبعا الليمونة بيش وقتها بشورن تاكو هيم باك نية أو قشر ليمون أويش ليمون يسدي أو كفاية بي تاع درنا تشتفره إيش لاوي من جوان لاور دي مني يسدي من يك دوسيتشن نعناع دوسيتشن نعناع بس يسي إضافة إلى ماسەگە خۆی بسم الله ماسەگەیش إضافەکەی من طبعا إضافة إلى ماسەگە ئاویش توای من أو عفوا أو صهۆڵ طبعا قبل ما صهۆڵەکە بکەینە ناوی خێش کەینە ناوی بەس بە فرەنەوت خێگە تافره هینود اویش کردیم نناوی طبعا ایسا اویش علای تیری من او سرد اوی بکنه ناوی نشل بود و نا فرخز بود سه گلاس من ورائیم كفايته جاء مكون أساسي بفر
بفريش مجموعي بفري جوان كيم ناوي هيسايش دي دەست كيمنا تێکەڵ کردن تا ئەو شکڵە بەدەستمان کە ئێمە مەتوانین ئێوافەتەن ئەرا ئەو تامە کە ئێمە مەتوانین ببینین وەسراحەت خۆی حاضر بود و تێکەڵ بود شەویک دەیمنە مەسەرخەنەگەمان خەریکە جوان قرمزەوە بود ئێستا گەڵاسەکان حازرکەی من تاکو دۆگە یاخود مەستاوەگە تێکەڵ بکەی من وەڕایم کیفایەتێسی ئێستا تێمە یەک دیزاین بەسیتی کەیم لەرا قاپەکانمان یاخود گەڵاسەکانمان چۆن چشتێک بەسیت بافرە هۆسەنەوەت إضافة على خوي بسم الله نظام احتمال گلاسي تررامان بكت گلاسي تررامان كرد إما هاي نبهشت لأن مخرجها فرا حسكت دوشاو بخد گلاسي تركيمن تا بالا اليوم نكرد مخرجها يكيك لبرادر عزيزگان من كموظفة لقناتها تالري دان شارمو حزوة قارچك برشاي كد منيش قارچك هراي كردم تا ديو آخر نيجي نرانا كردي لينا وصفقنا ايرا خويا بس محاولة كم تقديمي بكم اليوم ودي دواء او خوي خودي يستيم بريك نعناع تاكو دوغا فرجوان تردر بشت ناگیش من کردینە ناو گەڵاسەکە زان چنی تر بدوینیمەوە لێوان نەبع بوو جوان بود لێوان جوان جوانە دیمنەوە ئەیش دۆگەمان یاخود ماستاوەگەمان هیوادارم انشاءالله و دڵدان بود فرە چشت بەسیتی گە و فرە چشت خۆش انشاءالله هیوادارم و دڵدان بود ئێستا شتیم یەک نەدڕەی دەمە برنجەکەم دی تا حاضر بود ئەرە ئامادەکردن برنجەکەیشم تقریبا حاضرە ئەرە ئامادەکردن دائما اي خواردنەی لە ئەگەر خواردنەی محاولە بکەن یا سڤنیک یاخود دۆ یا ئەی تەفاسیلەوە لێ بخۆن ئەرا سەحە خۆشخاسترە و لێن خواردنەکە عادەتەن خۆی قورسە فمحاولەکەی من چشتێک بخۆی من قورسێکەی هەڵم بکات یاخود ئەی چشتێ لێرامان بکات تا مضایقە نەوی من لا هنا كمان يسيش قبل ما بيلي من سايقة كمان بخوت طريقة يدوم في دان ألا قارتشك فرخ وشا الليمون عليه الليمون بكنباني والخيا بس يسا حاليا خوي فرق ما لو رتشا دانيش خوي مني
گوشت چە دنیا چە وەڕاستەوە مخرجەکە خەریکەوە سماعیش دەران بیلەوە بەسەرات نایلمەوە فرە خۆشە بەس فرە گەرمیشتە چاوەڕێکەی من سەردە بوو و باینە و لە دوای ئەی فاصلە بیچەکە دەستکەم لە تەقدیم خواردنەکان و چاوەڕێی ما بکەن برادەرێن. بینەرە ئەزیزەکانمان هاتیمەوە خزمەتدان لە دوای ئەی فاصلە بیچگە ئیسەیش محاولەکەی من مامرەکەمان دەیکێ من و تەقدیمی وکێ من و جوانترین شێواز طبعا خۆی عادەتەن مستەخەن فلستینی و قاب فرنەوە تەقدیم کردێت بەس ئیمە محاولەکەی من و ڕۆتینەکە تەغیر بکەی من و لە قاپی ترێرادان تەقدیمی بکەی من دەستکیشەکانم چەوە پێی هات ئەی خۆی هەرژی ڕەفەکە فئیسا محاولەکەی من کارمانەپی نەما دی مامرەگەیش دەرکەی من و محاولەکەی من دەری بکەین و تەقدیم بکەین لەبانە و سینیە بەس من تاکی دەمیسە خوسیایە ئەحزان خوسیایە محاولەکەی من ئەلێوە جوان یەک قەتع ئەوە یەک پارچە ئەوە دوو پارچە ئەوە سێ پارچە جوان ئەوە چوار پارچە ئەویش پەنجمین طبعا بوونی فرە خۆشە خەریکە دەدا نیوتم ئەیش جوان لێوە بزانن لێوە جوان تقریبا شکلی لە ئەشکە نەکچێت لێوان نێتوانم خەسار پیازەکە بکەم محاولەکەم وە جوانترین شێواز هەڵ بگرێت وەرمەوە تا بکەمەی ناوڕاست بسم الله جوان خەمەی ناوڕاست ئەیدی کارۆپی نێسم ئێستا لەولا ترتیبی کەمەرادان خۆی باەتە هینەکەی بخوسیێت نانەکەی جوان خوسیایە محاولەکەی من تعدیلاتی گەرایکەی من لێوە جوان تا استیفادە لە مەنظرە جوانەکەیکەی من هیسەیش هەروەها کورد خۆمان یا عێراقی و سوورە عامە حەزوە برنجە مەجبوری من برنجیش وەریە و تەقدیم بکەی من جوان لێوە برنجیش رای تەقدیم کەی من جوان کشتیان کەشف بکەی من خۆی من وتمەپیدان برنج وەریە و تەقدیم نێکرێت بەس دیمە حەز کردی من کەمی لەمسات خۆمان ئیضافە بکەی من و تەقدیمی بکەین لەرا جەناب ئەزیزدان خۆی وتمەپیدان هینەرای ئیضافە ناکرێت عادەتەن منسەب خۆی بەس نانەگەس و پیازەگەس وەل بینەرە ئەزیزەکانمان ئێسەیش حاڵەکەی من دیزاینێک بەسیتی گەرایکەی من و تەقدیمی بکەینەرە جەناب ئەزیزدان ئیسەیش لە دوای تەقدیم ئەی منسەف بەسیتە چیمە کۆتایی بەرنامەکەمان
لادان خۆش بوو و ئینشاءڵڵا استیفادە کردن لەی حەڵقەی جوانە و چاوەڕیمان بکەن لە حەلەقە تازەیەک چاوداماچکە من لای خۆمەنەوە جاری خۆحافیز.